سەبارەت بە یاری ئەمڕۆ ئەمە چارەم یاریە جەولەی کۆتایی بوو نەمانتوان هیچ ئەنجامێکی وەکو پێویست بەدەست بێنین ئەوەش هۆکاری ئەوە بوو کە یاریزانەکانمان بێ ئەزمون بوون ئینشاڵڵا لە ساڵی ئایندا ئیشی زیاتر لەسەرەکەین دەگەین بە ئامانج. یاریەکەمان سەرەتا زۆر باشی بەڕێکرد بەڵام لە کۆتاییەکانی گەمی دووەمدا تۆزای ئاسماندا بە زوولانی دیفاعیان گرتە بەر وەلو دوو گۆڵمان کرد و هێندێک بە هەڵێک تەکنیکی خۆمان نەمانتوانی کە سەرکەوین و یەکسانیمان بەدەستێنە ئەویش دەگەڕێتەوە بۆ ڕۆحێتی یاریزانەکان کە لە یاریەکانی کە زۆر غەدرمان لێکرا ئێمە هەم یانەی سنوور کە هەموو ئاگدارن کە بە چ حکمێک ئێمە لە یاری گەڵ ئەو یانەیە دۆڕین کە پەنارتی بوو هەم ئێمە دوو پەنارتیمان لەسەر ژیرە هەمیش یانەی سنوور دەستخۆشییان لێ دەکەم زۆر سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ ئێوەش و لەشتان ساغ بێ ئینشەڵڵا بۆ ساڵەکانی تر هەرچۆنێک بەخێربووی دەکەینەوە.